عزیزان خۆشەویستانی کەناڵی سلێمانی سڵاوتان لێبێ جارێکی تر لە کەناڵی سلێمانیەوە بە بەرنامەیەکی نوێ و ستایلێکی نوێ دێمەوە سەر شاشەی ماڵەکانتان. پرۆگرامی ئەمجارەمان زۆر جیاوازە بە ستایلێکی جیاواز هاتوینەوە. ئەم بەرنامەیە بەرنامەیەکی کوردەواریە. ئەزانن چییە؟ بێگومان نازانن و مەراقتان کردووە تاکو بزانن. ئەم بەرنامەیە گەشتی زریانە. گەشت دەکەم و گوندەکانی کوردستان دەبینم. دیمەنی ڕازاوی جوانی ناو گوندەکان دێنمە سەر شاشەکان بۆ ئێوە تاکو بزانن گوندەکانی کوردستان چەندە ڕازاون. بەیانێکی زۆر ساردە، پاییزە، دەست پێ دەکەین هیواخوازین کە بەرنامەی ئەم جارەمان بە تەواوەتی لای ئێوە بەرنامەیەکی زۆر باش بێت. زۆر سپاس بۆ سپۆنسەری سەرەکی پرۆگرامی گەشتی زریان کە بەرهەمەکانی نەخشینەیە. بێگومان با پێی چوونە پێشەوەی بەرنامەکە دەزانن کە بەرهەمەکانی نەخشینە کامانن و چین. سپاس بۆ خات و هەوار لایەت جەڵ دیزاین بۆ دابینکردنی جلوبەرگەکانی من. بینەری پرۆگرامی گەشتی زریان بن. رشمالی خێڵان لە ناوچێلی گۆران کیژە کوردێ چاوەڵک دێ بۆ لای دڵدار بەڵێ عزیزان گەشتی ئەم جارەی زریان لە شار باژێڕەوە دەستی پێکرد. ئێستا من هاتوومەتە شوێنێک گوندێکی زۆر جوان دەبینم کە لێرە نووسراوە گوندی باراو. گوندی باراو دیمەنێکی زۆر جوان و دڵفێنی هەیە و پڕە لە سەوزایی. کەشێکی زۆر فێنکی هەیە. تەسەوەرەکەم لێ ئێستا بە دوای ئیتر کەشێکی ساردی هەیە چونکە کەوتۆتە دامێنی چیاکانەوە. ئێمە لێرەوە دەست پێ دەکەین و دیمەنی جوان و دڵفێنی گوندی باراو بین لەسەر شاشەکانی ماڵەکانتان. بینەرمان بن. بەڵێ عزیزان من ئێستا هاتوومەتە ناو گوندی باراو کە یەکێکە لە گوندەکانی ناوچەی شارباژێر کە بەڕاستی دیمەنێکی زۆر جوانی هەیە. هێشتا بەیانێکی زۆر زووە بەڵام گوندنشینان لێرە هەستاون لە خەو هەریەکە خەریکی کار و فەرمانی خۆیەتی هەروەکو دەڵێن ژینی لادێ سەیرانە گەرچی تۆزێ گرانە. ئەمڕۆ ئێمە دەپرسین بۆچی سەیرانە؟ ئەرکەکەشی بۆ گرانە. بێگومان ئەوانیش بمانەڵێن بۆچی. ئەگەر دیقەت بن لێرە ماڵەکان هەمووان دەرگایان کراوەتەوە هەمووان هەستاون کار و فەرمانی خۆیانەکەن بەیانێکی زۆر زۆر ئێمەش برسیمانە دەچین لە ماڵێک نانی بەیانیە خۆین بەڵام پێشەوەی بچمە ماڵێک لەم گوندە تاوم لێیە لەولاوە مەنجەڵی گەورە گەورە لەسەر ئاگرا جا نازانم دانەولەیە یا خۆشتێکی ترە لەسەر ئەو ئاگرا دەچم و لەیانە پرسم بزانم بە بەیانی خەریکی چین بینەر بەڵێ با بزانم ئەم مامەیە چی ئەکا لێرە؟ سڵاو لێبێت شەڕ بەش نەکراوە ئێمە لەسەر سەرتانی بەخێر بە ناخوا سپاس زۆر سپاس. گوندنشینان بەوە بەناوبانگن میوان دۆستن. دەخوا بە زیابارە وەڵا هەش کەسی هات بێ ڕێزمان لێگرت و ئەمجا بەتوانێت خۆمان هاوکارمان کردو وا هەر بمێنن پێم بڵێت تۆ بم بەیانی خەریکی چی؟ من بەیانێ ئەوە ترێمانە ناوەوە گوشیمانەوە ئەمجا شیلەکەی توێنین و ئەکەین بە باسق. باسق وەرە وەرە بۆ لێوێەوە وەرە لامەوە دە تۆ وەرە تۆش قسەم بۆ بکە وەرە بزانم ئێوە بۆ بەیەکەوە بم بەیانە و بەیانیان هەروە زۆڵەسن. سڵاو لێبێ خێراتتانەکان سلااو بێ لێ تۆش خۆش بیاخوا سەلامەت بیشەڵڵا بەیانیان هەروە زۆڵەسن. ئەرە وەڵاز و هەڵەسین هێوەرمە لەگەڵ ئەم هێوەرەما هەڵەسین تێ ئەترێکا گوشێ ئەیکەین ئەی پاڵێوین لێ نەینەوانە ئەیکەین بە سوجوق ئەیکەین بە باسە ئەوە لەشتان ساغ بێ ئەینجا دوای چی لێەکەن ئەیفرۆشن؟ ئەرە وەڵا ئایشی فرۆشین و بۆ خۆمان و بۆ خزم و بۆ کەس و باراو بەچی بەناوبانگە ینی زیاتر چی؟ زۆربەی بەترێ بەناوبانگە ئەو ترێی کەی هێنەوە تەنها باسوقی لە دروستەکە
والله اللي فرۆشنی بیر بۆ عەلوەکە بۆ بازاڕ ئەی فرۆشینم جا ئەوی کە خراپ ئەوی کە نەفرۆشتیکن و باس ساغبێ یارمەتیدانی ئافرەتان بۆ پیاوان زەحمەت وڵی باشە هاوکاریەک بەرە وڵات زەحمەتە بۆ ئافرەت بەڵام هاوکاری یەکترەکەیت باش ئەو هاوکاریە شتێکی زۆر باشە ینی ئێستا لە ناو شاریش ینی لە ناو گوندەکانی دیکەش هەمووان پێکەوە هاوکاری یەکەن ئەمە شتێکی زۆر باشە زۆر چاگەنە وڵات لێرەش هەروایە هاوکاری یەکترەکەین و بێتەوە ئیشەکان نەکەین وا لەشتان ساق بێ هەر حەزم کرد بزانم چیەکەن بەم بەیانیە هەستاون خەریکی چین بێمەلاتان بەتەنی کەش و هەوای گوند زۆر جیاوازە لەگەڵ ئەوەشدا ئێوە چێشتوشتان هەراو باگر ئەرە وەڵالی شوێنێن بە ئاگر کەمیوانمان بێ بەڵێ بە ئاگر دروستیەکەین بەڵ ئەو تام و بۆنە جیاوازە خۆشە وا لەشتان ساق بێ مان بە باسەکە وەرن کە تێکەڵمان هەڵا بەشماندانن لێ خۆی ئیشەڵا ئیشەڵا یەخوا بەخێر لێ خۆین باشە دەستان خۆ زۆر زۆرمان برسیە چین لە شوێنێک نانێکە خۆین دوایی گوندەکەتانە گەڕێن زانیاری لەسەر گوندەکەتان کۆکەینەوە زۆر سپاس لەولا پیان وتی وتوانینەوە بۆی فەرقینە هەر یەک ماڵە زۆر سپاس بۆ سپاس بۆ ئێوە کە هاوکاریتان کردین سپاس خواتان لەگەڵ بێت ماڵەکە سڵاتان لەبێت باشی مامەگیان نانی بەیانی حازرە زۆربان برسیە باشی مامەگیان ئەحواڵە ئێوە چۆنن باشن برسی ماناتین لێرە نانی بەیانی خۆین شازانی ئەگەر بەیانیان زۆستی تو ئاوبیتەم کە شوهایەشەوە برسی خۆم بەیانی هەموو بەیانی نانەخۆین خۆشە لێڵە بابچی نانەکەمان خۆین دوایی تێر قسەمان بۆ بکە دیارە قسە و خۆش باشە نەژورۆ ئەنی بەیانی خۆین بۆلای دڵدار بۆ جیجوان بە چرپە و دەم پێکەنین و بەیانەنجا قڕانە بێرە و مەردوشین تایبەتمان خوارد کە پڕ بوو لە خوانێکی سروشتی هەمووان پێکەوە نانێکی بەیانیمان خوارد کە تەنانەت پێکەوەبوونەکە خۆی چێژی بەخشی بەنان خواردنەکە ئەگەر چی ئەمەد پەتەما بووین تەنها نانی بەیانی لە ماڵی کاک شێخ کەمال بین بەڵام ئینکاریان لەوە کرد کە بێنانی نیوەڕۆژ لەلای ئەوان بین بۆیە ئێمەش بەرهەمەکانی نەخشینەمان لەگەڵ خۆمان هێناوە و سپۆنسەری بەرنامەکە و پێشکەشیانەکەین بۆی لە خوانی نیوەڕۆیە پێکەوە تامی بکەین ئێستا چمە لای کاک شێخ کەمال و خێزانەکەی بۆی گفتوگۆ بکەین لەبارەی گوندەکەەوە لەبارەی ژیانی ئەوان لە ناو گوند ئەوم بیر نەچێت کە خێزانی کاک شێخ کەمال دایکی پێشمەرگەیە کە بۆکو خۆی باسی کرد بۆم چەندین جار لە خەمی کوڕە پێشمەرگەکانیە ئەوەندە شەو تا بەیانی ماوەتەوە و نەخەوتووە ئێستا ئیتر ماندوو بووە پێکەوە گفتوگۆکەین ئەم بەرهەمە سروشتی و جوانانیان داناوە پێکەوە باسیەکەی بزانین چۆن بەرهەمیان هێناوە بینەرمان بن سڵاوتان لێبێت زۆر سپاس بۆی کە میوانداری ئێمەتان کرد ئەم بەیانیە بەڕاستی نانێکی زۆر تایبەت و بەتام و چێشتان پێشکەش کردین بەخێر بێتە سەر و سەر چاومان هەر سەرکەوتوو بن چەند ساڵە ئێوە کاک شێخ کەمال لە گوندی بارە دانیشتەجێن ئێمە هەر لەم خاکە لەدایک بووین هەر لەم خاکەش نیشتەجێین کاتی شۆڵکردنەکە کە شۆڵمان کردو ئۆتۆدە دابڕین ئەوەی هەموو گدا و هەموو کات و خەمەکانمان هەر لێرە بووە چەند جار کە باخمان هەبووە بە محەڕەمە بۆ هاتووم ئەو باخانم ئاگربڕ کردووە کە نەسوودێت و لەوەش ترساوم کە ژێی لە شان بەرزەکانەوە کە چای دێمێ ئەم شپاکایە چییە یعنی شەوانە هاتوین لەسەر باخ و باخاتی خۆمان ماینەتەوە عەزێکی محەڕەمەش بوو وە دڵمان بە خاکە خۆش بۆ کاتە بەو هەموو زەحمەتە کە دەریانە پەڕین هەر ئەگەڕینەوە بێگومان ئەو خۆشەویستی و هەستی با بڵێ نیشتیمان پەروەریە بۆ خاک خۆشەویست بوون بۆ کە هەتا ئێستش لە گوندەکەی خۆتان ماونەتەوە هێستا هەر ئەو خۆشەویستێ لە دڵمان ناشەقیوە ئێمە چەند جارێک من هاوارمە کردم بوو خۆزگە ڕووناکێ هاتە سەر چاومان ئەو تانی لەسەر شامان لای بردایە
ئەو تانێ حیزی بەعز بوو بەرچاومانی تەنی بوو ڕووناکی لێ بڕی بووین لە شارەکە لە محەفەزەکە لە شەسیەکە نیانێش بینە سەرەوە ئەیان گوڵ مەحەرەمێم خاکە بە ئێوە حرامە ئێمە شەوانە تێمان دەپەڕان و دەهاتین بەدزێەوە لەخوا بەزیابەکە ئێستا لە کوردستان داین لە با بڵین ئارامی و ئاشتیە ئەژین لە کوردستاندا ئێستا ئاشتی بەرقەرارە ئەمنیەت زۆر بەباشی هەیە لە کوردستاندا ئەمە جێی خۆشحاڵیە کە ئێستا بەدسیەوە یاخود بە شێوەیەکی نهێنی هاتوچۆ لێ بینی گوند و شاردا ناکرێت ئێمە سپاسی خواکەین کە خوا ئەم وەتای بۆ ئێمە خۆڵقانەوە کە سەیر دەکەین سەرۆکی حکوومەتە کووردە سەرۆکی هەرێمە کووردە مەحافظ و قەزاکان کوردن ئێمە ئەو ڕۆژەی کە ئێمە کوردایەتی دەکرا بە ناو ڕێگایەکە دەڕۆژنین ڕێگا نەبوو بە شوێرە ڕێگا دەڕۆن ئەی لە سێبەی دارەوە دەڕۆژن کە حیز بەعز نەیان دۆزێتەوە ئەو خەباتە وا دەکرا و کاتە ئێستا بەو کۆشەشە ئەم بەرهەمە هاتۆتە کایەوە گەنجانی ئێستا هاتوونە سەر جادەی قیر هاتۆ سەر حاضری دەستت خۆش بێت بێگومان هەر شار و شارۆچکەیەکی کوردستان پڕە لە پێشمەرگەی کوردستان کە گیان فیدایانە بۆم خاکە هەوڵیان ناوە کە بیپارێزن دەست و چاو خۆش بە منیە مۆلای تۆ بابسمە لای حاجی خانیش قسەیە لەگەڵ ئەوی شابکەم سڵاو لێ بەدایکیان سلام پێشکی زۆر زۆر بە خێراتنتانەکەم بەخێر بێت بۆ ئەوەندەمان کە هاتوون زۆر سپاس بەخێر بێن بم هەر سەرەتا کە هاتم بۆی کەنانی بەیانی لای ئێوە بخۆم زۆر بە گەرمی پێشوازیت لێ کردین زۆر بە خەندەوە پێشوازیەکی گەرمت لێ کردین بۆیە بێگومانە چیتە هەر شوێنێک ئەو پەندی پێشینان هەیە ئەڵێ نانت جۆی بێ و خوڵقت گەرمی بێ خوڵقەکە بایی هەمووی بوو ینی بەڕاستی ئەو ڕێزی کە لێمەیان گرت بایی هەموو شتێک بوو لێرە زۆر زۆر سپاسدانەکەین بێگومان خەڵکی گوندیش بەوە ناسراوەکە میوان دۆستن خانەدانن بۆیە ئێمەش لەمە و بەجووە هەر هەفتەیە دەبینە میوانی گوندێک دایە خان تۆ باست کرد کە دایکی پێشمەرگە بووی زۆر خەم و ئازارت چەشتووە بەدەستەوە وەزعاوە شەو هەتابانی بەم حەسارە ناگەڕان خەڵمان نەبوو کە بیان تارە شوێنەکە و جووم و لە شوێنەکەەوە هینە ئیتر لەگەڵ ئەم پیاوە ئێمە ئارامانێڵ گیرا بوو سیان بەدەم خۆشە بەتەکیت خی گەورە ئەو سێ کوڕۆوانی بێ لە برازا و لە خینمان زۆر آخر خوشکە زا و برازا هەمی هەر پێشمەرگە بوو کوڕەکانی خۆشم خانەوادەیەکی خەبات گێڕ بوون ئەرەوەڵڵا سەرکەوتوو بن ئیشەڵڵا دای خان ژیانی لادێ چۆنە؟ وڵی ژانی لادەی ترە بێ خەریک بیت ژانی لادێ ئیتر ئەرەوەڵی تر بەس منەوەم پێخۆشە قەت حەزم لە شار نییە بۆچی؟ وڵی حەزم لە شار نەبوو حەزم لەم لادەیە بووە تۆ پێم بڵێ کاتێک کە ژنە بۆ کوڕەکانە هێنا کەسیانە هێنایە لای خۆت بۆ گوند؟ وڵات لەلامون بەس کەم بەس بەجیانیشتونەوە بۆ شار نەبوو بەس دوانیانم دوانیانم لێرە بوون تاماوەی جیابوونەوە چونە ماڵ حاڵی خۆیان نەسەر ماڵ حاڵی خۆیان دروست بن ئینشەڵڵا ڕۆژانە بچیەوە خەریکن دایخان وڵی ڕۆژانەی تر خەریکین بە ترێ و بە باخە و ئاژاڵداریمان بوو ئاژاڵداریمان نیە ئێستا نیتانە بەخوایستە حاڵان نیمانە ئاژاڵداری بەس باخ و باخاتی خەرکی باخ و باخاتن ئەو لەکی و هێنێتەوە مێوژەشتێ بەمژێن خۆم خەریکێ ماوە پاکیەکەم و هاوکاریەکەین و ئیتر من لە ماڵ ئەو لەکی و هاوکاری دەکا لەش ئارەوەڵا هاوکاری ڕەشماڵی خێڵان لە ناوچێلی گۆران کیجا کوردێ چاوەڵک دێ بۆ لای دڵدار بۆجی جوان بە چرپە و دەم پێکەنین و بەلەنجە قوڕانە بێرە و مەردوشین دڵ پر لە هیوە و ئەوین چەند جوانە ڕەوەستانە دڵە خوڕپەی مەستانە چەند جوانە ڕەوەستانە دڵە خوڕپەی مەستانە بەڵێ عزیزان پرۆگرامی گەشتی زریان بەردەوام و ماڵ بە ماڵی گوندەکە بە تەمام بگەڕێمە بڕۆ ناونیشانی شێخ ئەحمەد یان نامێ وتیان کاک شێخ ئەحمەد زۆر قسە خۆشە چیرۆکی زۆریشی لای هاتوومەتە لای بزانم چیم بۆ باسەکات سڵاو لێ بە کاک شێخ سلام بەخێر بێ یاخوا زۆر بەخێرات نەکەم بەخێراتی کەناڵەکەژەکەم زۆر سپاس دەکەم یاخوا بەخێر بێن زانگرۆس زۆر کاک شێخ ئەحمەد ئەمێ بپرسم
باراو چەند ساڵە تۆ لە باراو دانیشتەجێی باراو لە چیەوە دروست بووە؟ باراو خۆی لە بەهاراوەوە دروست بووە بەهاراوی زۆر بووە ئیتر لە بەهاراوە نراوە باراو بە باراوی ناخۆی بەهاراوە بەهاران ئەومان زۆرە کانیا و بەهاراوی زۆرە ئیتر وەستاوەکوونێ بووە بە باراو. چەند ماڵ تقریبان لە ناو باراو دانیشتەجێن ئێستا؟ ئێستا حالێن وڵای ئێستا حالێن ئەگەر حسابی جستان کە جیا ئێستا جیا ئێستا وەڵاهی لەوانێ دەوری 50 ماڵی لێبێ بە زیاوە زیاتریش. ئەم 50 ماڵی کە ئێستا لێرن زۆر تێکەڵاون پێکەوە ینی هاتوچۆ یەکەکان یارمەتی یەکترەدەن؟ ئەرە وەڵا بەبێ یەکدارە ناکەین خوا لە یەکتان نەکایە خوا تۆ پێم بڵێ کەسیەکین هەمومان خزمیەکین فەرق و جیاوازیمان لە ناوان نییە. چەند ساڵە پێکەوەن معلوم هەرە بەیتر بەیەکیژی دارە نەکەنۆنیا؟ ئارە وەڵا چەند ساڵە بەیەکەوەی نیتر لە حەجکوێ بین لە سلێمانیش بین لە هیچ بین ئامشوێکتر هەرەکەین لێرە سەر ئاینەشتین بە بەیەکی دارە ناکەین. ڕاستەڵەن خەڵکی گوند زیاتر حەز بە ئەواکەن تێکەڵ بن لەگەڵ یەکتر سەردانی یەکتر بکەن؟ ئارە وەڵا جاوە خۆشە ئارە وڵات دایمە ئێمە ئەگە لێراژ نەبێنچێ دەرم زۆرەی کۆبینەوانێ لەگەڵ یەک کە قسە بکەین یەکتر ببینین. زۆر چاکە. ئەی لە کاتی ئیش و کاردا پێکەوە هاوکاری یەکەکەن؟ ئارە وەڵاگەری شەکە زەروری بێ مەجبوری یارمەتی یەکتر بین. کاک شێخ ئەحمەد پێم بڵێ چ چیرۆکێک چ یادەوەریەکت هەیە لە ناو باراودا؟ وڵای یادەوەری برێم چیم بێت یادەوەری زۆرە داگەر بێتەوە بیر دەیدانەیە کە با بێتەوە بیر و بۆ منی باسکە بەرە یادەوەری برێم چی وەڵای یادەوەری خۆش یادەوەری ناخۆش ئیتر بەسەر هاتێکە لە یادەوەری تا هەرما بێتەوە. بڵاو یادەوەری ناخۆش هەیە خۆشیش هەیە وڵای خۆشێکم بۆ باسکە توخوابات تۆزێ دڵ ناخۆش بێ وڵای چی بۆ باسکەم کاتی هاوسەرگیری کە ژنە هێنا چۆن هێنا دادی بۆم باسکە؟ وەڵاهی برێم چۆنم هێنا ساڵی حەفتا بوو سیارە نەهاتم دێ کە سیارە نهاتووە ئەم جادەی خۆرمان بە پاچ و خاکەناس چا کرد تر کە من ژنم هێناوە ڕەمدە ئەمان بزانن سیارە ناتۆتم دێ کە هاتووە یەکەم سیارە گوڵاڵی پێ هاتووە مامەسەعاب و خەڵقی دۆڵپەمووی بوو جێبێکی پێ بوو ئەوە بوو ئیتر بەخوا ئەمجا لەوە دوا سیارە لەم چەمەوە هاو سیارەمانە هێنا و ئیتر هەرەوە بوو. لە تەمەنی چەند ساڵیە تەقریبان چاواتتان کرد و هاوسەرگیریتان پێکەنا؟ ساڵی حەفتا. ساڵی حەفتا. خۆ چەند ساڵ بووی و کاتە؟ خۆم ئەو ساڵ 23 ساڵ عمرم بوو. 23 ساڵ یەخوا تەمەن درێژبی هاتمە لای گوڵاڵەخان بزانم پێوقەیەمی بەخێر بوو یەکەم سیارەی هێناوەتە ناو گوندەوە. چۆنی گوڵاڵەخان؟ چاکی بێوەی بیاخوابرانم ئەمە حاجەڵێ یەکەم سیارەکە هاتووە بە بووکی گوڵاڵەخانی پێ بەڵێ وا بوو پێوقەیەمە بەخێر بۆ بوو وا بوو. چەند ساڵ بووی کاتی کە هاوسەرگیری کرد؟ وڵی پرێمتی 13 ساڵ ئارەوەڵان ئیتر ژن بە ژن بوو ژنم بۆ باوکم کردو ئەرەوڵا ئەی خواتێکی نەی تۆ پێم بڵە بۆ بەو تەمەنە مناڵە دەیتر ئەو ساز وا بوو وەکو ئیستە نەبوو زروفەوا بوو قەناعەت و بێ لەوە چێ 3 مانگیش ینی مارەکراوم نەمزانیوە ئەو زروفە جدیتە؟ وڵا بە جدیمە ئەو زروفە وا بووە گارە ساتە بەڵێ دوای ئەوەی کەیتر زانیت و برای بە بووکی و ئەی چی دووە یعنی؟ وڵا هیچ تازە چی بڵێم ئەرەڵا ئەی کە بینی و خۆشەویست؟ ئەی تێ بڵێم چی ئەرەوەڵا هەبێ ئەو بۆ قسە خۆشیەوە وەنیە معلومە و کاتە گەنجتریش بۆ زیاتر قسە خۆش ئەرەوەڵا گەنج بوو ئای چۆن خاوەنی چەند مناڵن؟ بەڵێ مناڵ وەڵا خود دەمانێ خوا نەیان بڕێ یاخوا ئەو بۆ ئەوانی کە ئەوە با بڵێن قەیمین مناڵیان زۆر بووە ئێستا وا نەماوە؟ ئێستا وا نەماوە ئێستا کوڕی خەڵک پێشکەوتووە و زۆرەی مناڵ و تااقەتی مناڵستی نییە. باشە مناڵ زۆر بێت باشترە یان کەم بێت؟ وڵایی بەڕای من کە زۆر بوو هەمی خەفەتە ئای چی خۆ باشە خوا نەیان بڕێ بەس دەتری بۆ دوا ڕۆژ ئێستا بە کوڕ کچەکانی خۆ دەڵێ چی؟
ئەڵی با مناڵتان زۆر بێ یەکەم حەزی دەکەم ئەڵم بابیان بێ قەیت بابیان بێ من بۆ مناڵی زۆرم بۆ ئەرەوەڵا بابیان بێ قەیتیاکە یخوا تەمەەن درێژ بن چەند ساڵە لێرە عنی لە بارا و نیشتە جێبوون لەوەتی هاوسەرگیریت کرد بەڵێ ئەرەوەڵا لەوتی هاوسەرمی لێرم تەماشنی بڕۆی تۆ بە ناوشار بەرەوەڵا خۆی پار بێزگارە ڕشتی نۆ سلێمانی ئەیدی هاتینە بەهاران بۆ سەر مەڵک و شت و ئەبێ هەر بین تازە بێرەیدارە ناکە ئەبێ بینەوە تەوا دستانان لێرە نابین بەهار دێینەوە تا پاییزێکی درەن یخوا لە شتان ساغ بێت با بچمەوە لای کاکشی ڕەحمەت کاکشی ڕەحمەت ئەڵێ تا 3 مانگیش بووە ئاسەرگی مارە کراوە نەمبینیوە نەمزانیوە یەکترمان دی بوو بەت نێزانی ینی تۆ لە بنەوەی شەکەت کردبوو دێ دەرکەوت ینی چۆنەڵێ ها ئیشەکان هەمووی ڕێخستە و داماگەی لێ نیە وابوو وابوو بابوو تۆ پێم بڵێ خۆش دەویست خدا ئاخۆ کەی دڵبەر بێ بۆجێ جوان بۆ دڵداری لەپڕ ئەبینێ دڵبەری وەک پەری وەستاوە پەیەری پەیکەری لە جێ جوان لە نادیاری چەند جوانە ئەو ڕاوەستانە دڵە خوڕپەی مەستانە چەند جوانە ئەو ڕاوەستانە دڵە خوڕپەی مەستانە من ئەمەیە ئەوەی ئاماژەی پێ بم ئەوەیە کە گوندی باراو لەگەڵ ئەوەیە کە گوندنشینێکی زۆر ماشەڵڵا بە میوان دۆست بە خۆڵقی تایە کە چەندین ساڵە لێرە نیشتەجێن لەگەڵ ئەوەشدا هەمووان خەباتگیر بوون زیاتر لە سەدان پێشمەرگەی ئەیلول و گوڵان لە ناو گوندی باراودا هەبووە کە خەباتیان کردووە لە پێناو کوردستاندا و ئێستش چەندین پێشمەرگەی تایە کە جێی شانازین بۆ هەموو گەلی کورد ئێستش لێرە ئەڕۆین ئەچینە شوێنێکی تر دیمەنێکی تر چیرۆکێکی ترە بینین پێێتەوە لەلا ڕەشماڵی خێڵان لە ناوچێلی گۆران کیژە کوردێ چاوەڵک دێ بۆ لای دڵدار بۆجی جوان بە سڵاو لێبێت باشی بەخێر مێسواس هەڵێ ئەمە چیەکەی وڵا دۆشا و باسڵ بەڵێ ئەمە چۆن دروستیەکەن ئەمەش ترێکەکە نینوانێ ئەی گوشین لە ماڵەوانێ دوایەوە ئەنجاکوونێ هینین ئاوای کوڵێنین بۆ دۆشا و هینی ناوێ ئاردوشتی نایە بەس بۆ باسەغە بێ ئاردی تێکەڵکەی ئەبێ ئاردی تێکەڵکەیت و ئاوا تێکەڵی هەڵێ هەتاکوونێ ئەکوڵێت ماشەڵڵا بارا و بەرهەمێکی زۆری لە باسوقەیە چەند کەسم بینی ئەمڕۆ خەریکی باسوق دروستکردن هەر زۆر دەمێکە خەریکن 15 شەوە خەڵک هەراوە خەریکی باسەکردن ئەی ئەوەیە کە تری زۆرە باڵێ تری زۆر زۆرە بارام لەشتان ساغ بێ ئێستا ئەمە دوایە بە چیلی ئەەکەی ئەمە دوایەوەکەیتر دەرچوو کە کوڵا هینێکە لەسەر سینی لەسەر سینیە جاجوان وەکو پاقلاوای بڕن دوای ئەوە با بڵین لەگەڵی ماندووە بن بەڵام کە بەرهەمەکەی بینن زۆر خۆشماندووبوون ئای چۆن ئەرەوەڵا باڵێ باڵێ جگە لە ترێ خەریکی چیترن وەڵا بە زۆری ترێ لێرە ئەجار حیواناری و شیشەکرێت هەر حیواناری و ترێ لێرە زۆری شوانیت کردووە هەر زۆر زۆر حەزەکەم ڕۆژێ جەمەشوانی بەسەش ترسم وەڵا شوانیمان کردووە زۆر زۆریش قەت دابووە لە کاتێکاکە لە شوانی بوو بیت گورگت بینی بێت زانەوە ئاژەڵانت بینی بێ ئارەوەڵا هەموو شێکمان بینیەوە گورێک ڕێوی ئەمانەمان نەمی بینی وەی حاڵە نێسا بەرازیشی زۆرە ئارەوەڵا ئەی چیان لێکەن وەڵا هیچ خۆ ناوێری بیکوژیت ئەی حکومت نایڵە بڵێ چۆن پارێزگاری لە خۆتانە ئەیتە بە ڕۆژ خۆ نایە دابا بە ڕۆژ نایە بۆت نابوون نەکە لە کاتی شوانی تۆ ناڵی گورگم بینیەوە ئەی باشە خۆ نایە بۆت ئەی چۆن نایە بۆت نانە بە ڕۆژ نایە بۆت هەموو ئاو ماڵەکەی لەو بەرەوەیە شوان بووین حیوانەکانمان نێوارە کە هاتینەوە بڕبوو ینی نیوەی نەهات بووانێ هێتە شەو کەما بووە لەو شێوە بەیانی کەچین گورێک لێیاوە هەی ڕۆ ئەڵا تەقریبەن 30 سەری خواردە بوو بەخوا سیشی برینار کرده بوو ئەمە نزیکەی 6 سەر
ئیتی هەموو ماڵەکانی تیابوو نێگە بڵێم هی خۆم بووە کات نەکەش تۆ کردبووت وەڵای هەردووکمان کردومان مەتەنیای من نەبوو حەبەوەتە لەو بەرەو ماڵی ئەنجە دوایتان کرد وەڵاتە بەیانی چوین بە دوای گەڕین کە گەڕین هەمی خورا بوو حردانە و دوانی لە شوێنێکەوت بوو تەوەی کە برینار بوو بوو مەسەرن تۆزێ برینار بووە سەریان بڕیوە و ئەوەشی کە مدار بوو بۆ خواردبی ئەو خواردبی تە هیچ بوو تااقەتاقە لەم شیوانە بۆ خۆی هاتەوە بۆ ماڵەوە ئەو هیچی بەر نەکەوت بوو جاوڵایەوە کارەساتێکیش ناخۆ نەک چیرۆکێکی ناخۆشە کارەسات جارێکی کەشە دووبارە بۆتەوە ئارە وەڵایش ئارە وەڵا هەیەی تێەوە کە شەو حیوان بەجێ بمێنێ مەگەر بڵم چی نەهەری خواگورێک شەوەی خوات ئەڵەن گورگ عادەتێکی هەیە بەغیلە هەتا بتوانێت ئەی خنکێنێت ئەنجە دوای دانێگە خوا ئەگەر ئەمە بەغی نەبێت تۆ سی سەر بخوات و سیش برینارکە ئەمە شەسەرەکە بۆی کرایەوەی کەژێ خوارد ئەبێت یەک دانە بوو وەگە لە گورگ وەڵاوان دوان لەوە چێ دوانسیانێ بوو بوونەوە گورگانە چونکە جێپێکانی دیار بوو لە کاتی باران باری بوو شەو هی بچووکی تیا بوو هی گەورەی تیا بوو وەڵاهی هاوبەشی خەم ئەزەوی ئێستانە بۆی دەمێکە دەستەکانە خۆش بێ زۆر سوان بەڕێزم دووبارە نان نەیشەڵا سەر چاو لە گۆشەی چێخ دڵداری چاوەڕێ شادەلاری خدا ئاخۆکەی دڵبەر بێ بۆجێ جوان بۆ دڵداری لە پڕ ئەبینێ دڵبەری وەک پەری وەستاوە ئێستا هاتووم لێەوە دەوڵەت و مەڕووماڵاتی بینم یەکەوە شوانەکەشیان لەگەڵایە بچم بۆ لە خێڵان لە ناوچێلی گۆران کیجا کوردێ چاوەڵک دێ بۆ لای دڵدار بۆجی جوان بە چرپەودان پێکانین و وا لەش ساخ بێ کەی ڕۆشتووی دوایە ساییتەوە سی دوانی ڕۆژ بەڵێ لەش ساخ بێ عنی ئەم شەو لە کێوتی ئەماویتە بەڵێ بۆچی لە دوێنێەوە ڕۆشتووی وەڵای ئیتر لای ئێمە ئاوایە بەڵێ لەشتان ساخ بێخوا ئەوە بۆ تۆ لێرەی مەڕووماڵاتەکە و ها لەوەیە وەڵاهی من لەم سەرجادەوە ڕۆمبەتی خۆشی لێوە لەو بەرجادەوە ڕوا فێر بوو خۆیەتی بەڵێ ئەزانێ بڕاتەوە تقریبان تۆزێک ێمێنێ ڕێزوشتی لێە ئەتی لێەوە چێتە سەر جادەگە خۆی زانێت بەڵێ وەڵا خۆ باشە ئەم جادێ پێڵێن ئەمە بۆ کوێتی جادەی سێری پێڵێ سێر بەڵێ بۆ کوێ ئەچێ ئەمە چ بۆ حاجی ماوە لە باراوە ئەچێ بۆ حاجی مامن بەڵێ حاجی یەخوا لەش ساخ بێ پێم بڵە شوانی قورسە زۆر ناڕەحەت ئەم شەو لە چیاماویتەتەوانە ترسی گورگە نەبوو بەرەوەڵە ئەی ئەی ئەگەر جگەلەوەی کە زۆر ساردە بەڕاستی ئەی ئەگەر خوانەخواست گورگێت چقەڵە شتێکت ببینێتی وەڵایی سیلا حشتمان پێ خۆتانە فارست و تاوانە یخوا لەشتان ساخ بێت هیچ چیرۆکێکە نییە بۆ نمونە لە کاتی ئاوا کە شوان بووی ئای گورگ دابێتی بەسەر مەڕوشتەکانتە هی شوانیم زۆر کردەوە بەرەوەڵە یعنی گورگ گیاوێتی لە مەڕماڵ وەڵا لێش یاڕەوەڵە خوا لەشتان ساخ بەسەر کەوتو من حەزەکەمە لەلا ڕەشماڵی خێڵان لە ناوچێلی گۆران کیجا کوردێ چاوەڵک دێ بۆ لای دڵدار بۆجی جوان بە چرپەودەم پێکانین و بەیانەنجا قوڕانە بێرە و مەردوشین دڵ پر لە هیوە و ئەوین چەند جوانە ڕەوەستانە دڵە خوڕپەی مەستانە چەند جوانە ڕەوەستانە دڵە خوڕپەی مەستانە طبعا لەو
لاوە ڕۆشتی شمێرم بەجێ هێش بەس باسییان کەسیان ئەو کوڕە کراسپێ دەنگی زۆر خۆشەوەخوا گەڕامەوە کاکە فەرمان جان بەڵێ والله واڵێن بەڵام هانیە عادی با ئێمەش بزانین ئەوانەڵێن تۆڵی وانی ئەوانەڵێن وایە بە ئێمە حەکەم بین لەم بینێ بازرگانەکەی بەسەرمایە خۆم بازرگانەکەی بەسەرمایە خۆم ئەی ڕەنج بە بەدوو ڕەنج بەزایە خۆم کارێ منی کردم لەگەڵ دڵاری حکومەتیش نەیکرد بە قوڵنگەکاری حکومەتیش نەیکرد بە قوڵنگەکاری لەلا ڕەشماڵی خێڵان لە ناوچێلی گۆران کیژە کوردێ چاوەوەک دێ بۆ لای دڵدار بۆجی جوان سڵاتان لێبێت باشن ئەحواڵتان زۆر سپاسێەوە چۆنن زۆر مەمنونیەوە چۆنم براکەم باشن زۆر سپاس دەنگ و باستان لەشتان ساق بێ ماندوو نەبن ئێوە چۆنن ئەو باسوقەکە خەریکە دەرێتێ وایە تەواوە ئەمڕۆ هاتینە سەر ئامادەبوونەکەشی ئێستا چەندێکی ماوە کە دەرەچێ و ئیتر ئەیکەنە سەر سینی وایە لەشتان ساق بێ خوا ماشەڵڵا بەرەکەتێکی جوانە باشی دایکیان ئەحواڵە تۆ چۆنی دەنگ و باسێ ئێوە چۆنن باشی بە ساقڵ بن بانی تۆ بم سواسەکە ئەمڕۆ لە گەشتی زریاندا لە بەرنامەکەمدا هاتمە گوندەکەتان ماشەڵڵا سەر ئەو ڕۆحەم هاتن بەخێر بێن یاخوا لەخوای گەورە بەسیارش باش یاخوا بەخێر سەر چاوم بە قوربانم ڕەبی جەرگێنە ئەمانە دیمەنی ئەو باسوقە بزانین چۆن یاخوا بەخێر بێن سەر چاوەکان خۆشحاڵم بە هاتنتان یاخوا بەخێر بێن گەورە بە ساقە و بە مەمنونم زۆر سپاس ئەو بەردەوام ئاواتێکی ئەی بۆی کە کڵۆکڵۆ نەبێ بۆی بن نەگرێ ئەزنا بنەکەی ئاسوودێ هەرەوەڵا ڕاستە گەربۆستی کڵۆکڵۆ بێت ئەی بۆ بە دوو کەس یعنی ئاواتێکینان وڵای ناڕەحەتە خەسە بێتەوە ناڕەحەت بۆ دەست شتان ساخ بێ سەلامەتی بۆی ماندوو نەبن زۆر زۆر باشە عادی تۆ مایکە بۆ خۆش بێ سپاس بەخوا ڕاستیان وتووە نان بۆ نانەوە گۆشت بە خۆسە هەر کەسە ئیشی خۆی بۆجێ جوان بۆ دڵداری لەپڕ ئەبینێ دڵباری وەک پەری وەستاوە پەیاری پەیکاری لاجێ جوان لە نادیاری چەند جوانە باسخان بۆ بکە ئەمە چۆن ئاوا دروست کراوە گوێزەکەی ئەخرین ئەشکێنین ئەیکەین ئەیهۆنینەوە بە دەرزی و دەزوو ئەمجا کە باسەکە کاتی دەرچوونی هاو تێ هەڵە کێشین و ئاوا دوو سێ جار ئەگەین لەسەر منجەڵەکە تا ئەچۆڕێتەوە شکە بێتەوە ئەمجا هەیەکێک ژێنی لێرە هەڵێ واستی ئەرەوەڵا بەساخۆن دەرچووە و حەڵایە ئەو گوێزەکەی هێنین بە پەتەوە تێ هەڵە کێشین و هەڵەواسێ کە وشک بۆتەوە ئەبێ بە سجۆق ئەمە زیاتر ینی بەتامترێ ئەوەی تر ئەمان گرانترێت چونکە گوێزی تێ ئەیکیلۆ نزیکە 18,000 بەڵێ ئەوان هەر سادەیە حەڵواکەیە بەس کە ئەمە گوێزەکەی پێوەیە لە حەڵواگەت هەڵکێشا بێ بە سجۆق ئەمە
هەتا وشکە بێتەوە کە وشک بۆ جا هەڵە گیرێ و نەختێک هەیە بینی و ماوەزم ئەیکەنە ئاردوشتی واو ئەوە هەر باس ئەوە وەکو لوقم وایە ئەمە ئەو واسقە ئێمە نییە ئەمە خۆی شەکرێکەکە ئەمە ماوەیەکی مایەوانە هەڵگیرە مانگێکی پێچوو ئەوە نا هەڵواکە کە بێ باسەق بۆ خۆی شەکرەکە وەکو ئاردێکی سپی پێوە بێنێت لەسەر باسمان کەوتانەی کێنە سینی و قاشقاشێکن با بەم پاقلاوی کوردیە سێ قاڵبەکان شەکەین لەسەر لێیەتی دەست و چاوتان خۆش بێ دەستان خۆش ئەمە باسقەکە بەس وشک بۆتەوە ئەمە حەفت بەڵێ کاگومێت پرۆسەی ئەم باسوق دروستکردنە چۆن تێپەڕێت لە ترێ گوشینەکە ترێکە کە ڕنرا کۆکرایەوە هاتە لای شوێنمان بۆ دروست کردووە لای چاڵەکە لەوێ ترێکەکەی گوشین کە گوشرا ئەم گڵەکەنە ناو تەشتەکە کە شیلەکەی تێچێ دیسان ئەپاڵێ ورێتەوە شیلەکە هەڵە گوێزێتوانێ ئەپاڵێ ورێتوانێ و یەتەوە ئاوا ئەکوڵێنرێتەوە کە کوڵێنرایەوە ئەو گڵ و مڵتەی کە پێوی ماوە ئاوا هەڵەیات بەو شێوەیە ئەو گڵەش چ سفادێکی هەیە کە تێ ئەکرێت تیژی و ترشی و مڵتەی کە ئەو شیلێ پێوەیەتی ئەم گڵە هەڵەیات ئەم گڵێ هەڵەیە بەڵێ ئەمە سفاتی ئەو گڵێ بۆ باسوق بەڵێ بەس بۆ باسۆق بەکارێن دیارە نا بۆ شیتر خەڵک بۆ بنێش و بۆ شیتریش بەکاری ئەهێنن کە بنێش دوزەن کۆچەڵێ پێن ئەتی گڵەکەش بۆ شێوێت بەکە هەڵە گیرێتوانێت لێگرێتوانێت خۆش بە کاتە و کەسانی کە باسوق دروستەکەن شارەزایی تەواویان هەیە بێگومان ئەم جۆرە گڵیان هەیە کە ئیکەنە ناو کەرەسەی باسوقەکەەوە کە ترێکە ئاکات بۆ ئەوەی کە بۆ ناو شیلەکەی بۆ ئەوەی کە ترشی و تفتی و نازام ئەو شانەی کە هەیەی بیبات وایە ئەمە جۆرە گڵێکی تایبەتە تەوان بەکاریهێنن دەستان خۆش بەسەر کەوتو بوون لەشتان ساخ بێت زۆر سپاس زۆر زانیاریەک بوو ئێمە و ئێوەش بەبیزانین دەستان خۆش بە مافان ئاوەدان بێ زۆر سپاس زۆر سپاس ئێستاش کاتی نانخواردنی نیوەڕۆیە بێگومان وەک پێشتریش باسم کردبوو سپانسەری سەرەکی بەرنامەکەم بەرهەمەکانی نەخشینەیە کە برنجەکەی برنجێکی تابڵەی تام و بۆم خۆشە ئەو برنجەیە کە لە یەنێ دراوسەکانیش بۆنیەکەن ئەم نیوەڕۆیە هەمان پێکەوە تام و چێژی برنجی چینەکەی لە گۆشەی چێخ دڵداری چاوایە ڕێشەدەلاری خدا ئاخۆکەی دڵبەر بێ بۆجێ جوان بۆ دڵداری لەپڕ ئەبینێ دڵباری واکەری چیرۆکی ناگوندەکە زۆرن هەرێکێک چیرۆکێکی هەیە هەرێکێک باسوخواسێکی هەیە بەڵام ئەیتر ئێمە ئەبێت لێرە بڕۆین بچینە ناوگوندەکە تاکو دیمەنی ناوگوندەکە باشتر بگوازینەوە چەند کەسانێکی تر هەن کە نەمان بینیون بیان بینین بۆیە ئیتر ماڵاواییەکەین و لەگەڵ ئەوەی کە زۆر ماندوومان کردن بەڕاستی بینە ئەرک بۆیان زۆر سپاس بۆ پێشوازیە گەرمی کە لێیان کردین یاخوا هەر بمێنن و هەر سەلامەت بن ئیتر لێرە ماڵاواییەکەین و دەچینە ناوگوندەکە یەکێکی دیکە لە تایبەتمەندیەکانی گوندی باراو ئەوەیە کە دارەبەنی زۆرە کە بەداری قەزوان ناسراوە دەمێت بپرسم بزانم ئەو دار قەزوانانی کە لێرە هەیە بەرەکەی چی لەکەن کە قەزوانەکەیە لەبەرەوە ئاچمە لای کاک شێخ عەلی لێیە پرسم بزانم ئەو قەزوانە جوانەی کە بەدەستیوەیەتی چۆن ئەیڕوێنن یاخۆت خۆی دارێکی خۆڕستقە پێگومان بزانین ئەمان چۆن بەرهەمی ئەهێنن سڵاو لێبە خوشکی بەڕێز بەخێر بێ دارەبەن دارێکی خۆڕستکە وایە بەڵێ ئێوە چۆن ئەو دارەتان لێرە بڵاندووە ئەم دارە خۆی خۆڕستکە و خۆی لێرە سەوزە بێت قەزوان ئەم قەزوانە بە ئەگرێ سەرەتا بە فەریکیە بە فەریکیش ئەمە ئێڕنین
بۆ ترشات و بۆ ئەم شتانە بەکارێ دوای ئەوە کەیتر ئێسقانەکە و ئاوا پێگات ئەوە بە سەوزی ئەیکەین بۆ تەزبیحیش ئەبێت ینی خۆتان ئەیکەن بە تەزبیح لێ من خۆم ئەیکەم بە تەزبیح خۆش بێ تەزبیحەکەی ئەفرۆشیتەوە یا هەر ئاو بۆ دەستی خۆت نەوەڵان نایفرۆشمەوە بۆ ڕەفیق و برادر و بۆ خزم و ناسیا و تەندروست باش بن ئەم قەزوانە ئێستا بۆ نیوەی پەمەیە و نیوەی سەوزە ئەمە ناوکی تایە ئەم پەمەیە سەوزە بێ وەکو ئەمەی لێ ئەوەی کە ناوکی تابێ بۆ تەزبیح نابێ لەبەرەوەی ئەوگەی ناوکی تابێ ئەو قەزوانە چۆرە بێ سوورە بێ ئەبڵەقەکەی خۆتان نەزانن کامە بۆ تەزبیح ئەبێ و کامە نابێ بۆنیە بەڵێ ئێستا بۆ نمونە لەم فترانەیە زیاتر قەزوان بەکارێنن بۆ ناو قاوە و بۆ بنێشت و بۆ ئەو شتانە ئێوەش ئەوانی لێکن بەڵێ دارەبن ئێمە بۆ بنێشتیشی لێکەین و بۆ قەزوانەکەشی دەستەکانە خۆش بێ ئەکاتەوە فەرموو دارقەزوان دارێکی زۆر بە نرخە زۆر جوانە بەشێکی زۆر لە هاوڵاتیان وەکو فەریکە بەکاری ئەهێنن بەشێکی دیکەی کە وشکە بێتەوە بۆ ناو قاوە و بۆ بنێشکردن و بۆ شتانە بەکارێنن یەکێک لەو دارانە زۆر جوانی پێوەیە بێگومان هەر گوندێک خاونی تایبەتمەندیەکی تایبەت بە خۆیەتی ئەمانش کە باسمان کرد ئەو تایبەتمەندیانن کە لە گوندی باراوداهن بینەرمان بن بۆی بزانین چیترە بین چەند جوانە ڕاوەستانە دڵە خوڕپەی مەستانە کاکتار ئەمێ ئەو بپرسم زانیمان کە گوندی باراو لە ڕووی باخ و باخاتەوە زۆر پێشکەوتووە ڕز و باخێکی زۆری هەیە زۆرێک لە بابەتەکانمان زانی بەڵام ئەمێ بپرسم باسییان لەوە کرد کە زۆرترین ڕێژەی پێشمەرگە لەم گوندە هەبووە ڕۆڵی گوندی باراو لە شۆڕشی ئەیلول گوڵان ئەمانە چی بووە؟ بەڵێ لە سەدەی 20 بەڕاستی ئێمە لە شۆڕشی شێخ مەحموودی نەمر باراو ڕۆڵێکی گەورەی هەبووە هەتا لە حکوومەتی شێخ مەحموودی نەمر خەڵکی هەبووە بە پلەی وەزیر یعنی لەو کاتە و لە زروفی شەڕی ئینگلیز و یعنی دروستبوونی دەوڵەت باراو ڕۆڵێکی کاریگەری هەبووە بە تایبەتی لێرە بڵێن کە خەڵکمان هەبووە لە پلەی وەزیر و لە خواردتر و لە جەنگاوەری ئەو کاتەی بڵێن حکوومەتی کوردی دواترێتەوە لە ساڵی هەڵگیرسانی شۆڕشی مەزنی ئەیلول لەو کاتەشا بە ڕاستیەکەی باراو دیسان ڕۆڵێکی هەر زۆر گەورەتری بینیوە چونکە بۆ پێی باراو زیاتر لە 200 چەکداری هەبووە لە پێشمەرگەی شۆڕشی ئەیلول یعنی کەم دێ و کەم ناوچە هەبێ لە گوندێکی ئاوهایە بەو ڕێژە زۆرەیە چەکداری هەبوو بێ ئەوش بەو پێی کە باراو خەڵکی هەبووە لە ئاسی فەرماندەی هێز و چەند کەسی هەبووە لە ئاسی فەرماندەی بەتالوێن و چەندەها لقی هەبووە و چەندین سەرپەلی هەبووە و خەڵکێکی زۆر هەم بەهۆی ئەوان هەم بەهۆی پیرۆزی شۆڕشەکە و شکۆمەندی شۆڕشەکە شوێن ڕێبازی بارزانی نەمر و هەڵگیرسانی شۆڕش کەوتووە جا بەڕاستی ئەو کاتەش پێگەیەک و ڕۆڵێکی زۆر کاریگەر و گرنگیان هەبووە دواتر لە هەڵگیرسانی شۆڕشی گوڵانی پێشکەوتخواست دیسانەوە باراو سەدان پێشمەرگەی هەبووە و ئێستا زۆر بەیان لەخوا بەزیابێت لە ژیان ماون و ئێستاش زۆر بەیان ڕۆڵیان هەیە ئەوەی سەرنجی منی ڕاکێشە ئەوە بوو گوندی باراو گوندێکی زۆر پاک و پوختە یعنی سیر کە هیچ پاشماوەیەکی ئاژەڵ نابیندرێ ئەو هیچ جۆگەیەک نابیندرێ بۆنێکی ناخۆش ینی نایەت ئەمە هۆکاری ئەوەیە خزمەتگوزاری واتای خۆشتان ماشەڵڵا پاک و تەمیز خۆی دانی هەمەلایەنەیە هەمەلایەنێ بەڵێ چونکە یەکەمینی خەڵکەکەی خۆمان واعیەک تێگەشتنێکی باش ڕۆشنبیرێکی باشیان بۆ گوندەکە و پاک و خاوێنی هەیە دواتریش بەڕاستی ئێمە لێرە تەبایەکی ئەوتۆ یعنی تۆکمە هەیە یعنی کەسێک ئەگەر بزانێ ڕەفیقەکەی یاخود خزمەکەی یا ئاوماڵەکەی یعنی شوێنێک مۆقعێک پیزەکە کە جارێک پێیوت یعنی دووبارەی ناکاتەوە دواتریش خەڵکی لای ئێمە بەڕاستی بڕیاریان داوە یعنی پاک و خاوێنی لە پێش هەموو شتێکەوەیە دواتریش من حەزەکەم لێرە من شتێک ڕابگەێنم کە ئەمە زۆر لام ئەساسا بەتەمان بەڕاستی ئێمە گەنجێکی زۆرمان هەیە لەخوا بەزیابێ بەتەمان ئێمە خۆمان ڕاوچیمان هەبووە لە کۆن ئێستا بەڕاستیەکەی ئەمانەوێ بە تەواوی ڕاو مەمنوع بکەین ئێمە خەڵکی لای ئێمە لە گوندی باراو هیچ کەس ڕاو ناکە
و بەڕاستیەکەی ئێستش لێرە شلم کەناڵە بە ڕێزەی ئێوە داواکەین لە هەموو خەڵکی گوندەکانی دراوسێمان بەڕاستی کە سنوورمان تەجاوزەکەن ڕاویتیانەکەن ئاسایە بۆ هەرچێک بن بەس ڕاویتیانەکەن و ژینگە بپارێزن چونکە پاراستنی ژینگە لای ئێمە زۆر مقدسە و بەڕاستیەکەی ئێمە پەرەی پێدەین بە پاراستنی ژینگە جا بۆیە کە پێم خۆش بوو حەز ناکەین ڕوبەڕووی هیچ کەسێک ببینەوە کە ببێتە مایەی سەرئێشە بۆ ئێمە کە ئەوەی کە ژینگەکەمان تێک بدە دەست و چاو خۆش بە بێگومانەوە داواکاریەکی زۆر بەسوودە ینی بۆ ژینگە بۆ کەسانێکی ئاژەڵ دۆست بێگومان ئەم داواکاریەکەن زۆر سپاس بۆی کام ڕۆمیانداریتان کردین بەڕاستی گوندێکی ڕازاوە جوانتان زۆر سپاس بۆ ئێوەش بەڕاستی ماندووبوونتان و بەرزە نرخێنین چکە بە لەبیانی من تابعیەوە کەم یعنی کونج بە کونج شوێن بە شوێنی ئێرە گەڕاون مقابلەی کۆمەڵی خەڵکتان کردووە بەڕاستی شوێنی وا چوون و یعنی هەنێ کاری خەڵکە کاری دەستی کوردەواری ئەیکا و پیشانی خەڵکێدەن ئەمەش بۆ خۆی بەڕاستی ئێمە بەرجێ نرخێنین بە تایبەتی کە دیەکەی ئێمە پیشانی خەڵگەدن زۆر سپاسەوە ئەرکی ئەمە پێمان خۆشە لە بەرنامەی گەشتی زریاندا زۆرترین گوندەکانی کوردستان بەسەر زۆر سپاستانەکەین هیوای سەرکەوتن و مێدی سەرکەوتنتان بۆ خوازن چەند جوانە ڕاوەستانە دڵە خوڕپەی مەستانە لە گۆشەی چێخ دڵداری چاوەڕێشە دەلاری خدا ئاخۆکەی دڵبەر بێ بۆجێ جوان بۆ دڵداری لە پڕ ئەبینێ دڵبەری وەک پەری وەستاوە پەری پەیکەری لە جێ جوان لە نادیاری چەند جوانە ڕاوەستانە دڵە خوڕپەی مەستانە چەند جوانە سیرکردن و ڕوانینی گوندەکانی کوردستان ئەگەر لە دوورەوەش بێت جوانی خۆی هەیە جاگەر لە نزیکەوە بچیتە گوندەکە و دیمەنی سروشتی ببینیت ئەوە هێندەی تر جوان دەکا ئەمڕۆ لە گوندی بارا و گەشتی زریان دەستی پێکرد زۆر سپاس بۆ گوندنشینانی گوندی بارا و کە ئەمڕۆ زۆر ماندوو بوون لەگەڵمان بەڕاستی گوندێکی زۆر ناوازە و جوانیان هەیە هیواخوازم هەمووان سەرکەوت و تەندروست بن سواز بۆ سپۆنسەری بەرنامە کە بەرهەمەکانی نەخشینەیە ئەمڕۆ خوانی نیۆڕۆی بۆ ڕازاندینەوە بیرمان نەچێمەوەتان پێ بڵم کە برنجی نەخشینەیەکێکە لە برنجە زۆر جوان و ناوازەکان ئەو برنجەیەکەیت لی ئەنیت دراوسەکان بۆنی ئەکەن بەڕاستی بۆن و تام و چێژێکی تایبەتی هەیە هیواخوازم هەمووتان تاقی بکەنەوە و هەروەها زۆر سواز بۆ HL دیزاین بۆ دابینکردنی جلوبەرگەکانی ئەمڕۆی من تا بەرنمەیەکی دیکە و گەشتێکی دیکەی زریان شاد و بەختەوە چەند جوانە ڕاوەستانە دڵە خوڕپەی مەستانە